گلەی و نیگەرانیەکان سەبارەت بە کۆڵێتی و نرخی دەرمان لە کەرکووک زۆر زیادیان کردووە. شەقامی پزیشکانی کەرکووکە چەند هاوڵاتیەک سەبارەت بەو پرسا دەدوێنم. هیچ ئیش ناکەم حەبوو دەوای ئەم کاتەی ئاغلبی ئیش ناکە. پێ دوایە ئەمە کۆڵەتی خراپەیان ڕقابەی لەسەر نییە؟ وەڵا ڕقابەی لەسەر نییە. بۆ خۆم لەسەر نییە، بۆ مناڵیان بۆ شتێک بۆەوە هەرچی وەرگرتۆ یعنی ئەو باشە نییە. سوودت لە نەبینەوە لە عیلاجەکە؟ ئەکید وەکو گەش وایە کە ئەیخۆ هیچ ئیسفادێکی لێ ناکەی بەڕاستی. ئەم حاڵەتە چەند جا بەسەرداتوتە؟ وەڵای من شەخسی خۆم دوو جا بەسەرم هێنا هاتووە. بۆ بەدواداچوونی زیاتری گرفتی دەرمان چوومە دەرمانخانەیەک. لێرا کێشەیەکی دیکەمان بۆ ئاشکرا بوو، ئەویش بە قاچاغهێنانی دەرمانە بۆ کەرکووک. هەنێک کەسەیە بە دزی بداخلێکە نەکرێتە ناو تەنکی سیارەوە ئەو شتانەوە کە نەخۆشی خۆی ئیسفادە لێ ناکە، بە هیچ شێوازی ئیسفادە لێ ناکە و ئەو شتەش دایرەی سەحا هێز ئەمنیەکان زۆر بەدواوین بۆی بن بڕبیان. ئێمە شتێکی قانونی نییە هەنێ جار ئەو شتە دروستە بێت. گلەی و گازەندەی هاوڵاتیان و کێشەی دەرمانخانەکان دەبین بۆ لای لایەنی پەیوەندیدار تاوەکو بزانین کێشەکان بە وردی چین و چارەسەرەکانی چۆنە بێت. تەندروستی کەرکووک و سەندیکای دەرمانسازان ڕۆژانە بە دوواداچوون بۆ کۆڵێتی و نرخی دەرمانەکانی کەرکووک دەکەن، بەڵام ئەوەی پێیان چارە ناکرێت ئەو بڕیارەیە کە ڕێگری دەکات لە هێنانی دەرمان لە هەرێمی کوردستانەوە لە کاتێکدا لە ڕووی کۆڵێتیەوە هیچ کێشەی نییە. بە هەماهەنگی لەگەڵ سەندیکای دەرمانسازانی کەرکووک عینەن فەریقی مشتەرەکمان هەیە بۆ بەداچوون ئەگەر کێ سەرپێچی یاسای ئەو نیقابە بکات یان مەثەن دەرمان بە سەرپێچی یاسا بێکەتە ناو کەرکووکەوە. لێژنەی تەندروستی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەیەوێت بۆ داهاتوو چارەسەری گرفتی دەرمان بکات، لە ئێستادا دەگەڕێن بۆ ڕێگا چارەکان. من ڕێزم هەیە بۆ دکتۆرە بە ڕێزەکان، بەڵام هەندێک دکتۆر هەیە بەداخەوە ینی ڕەنگە لەسەر هەندێک کۆمپانیای دەرمان ئیشەکە ئەو دەرمانە سەرفەکە مقابل بە پارە، مقابل بە سەفەر، مقابل بە وەرگرتنی شوقا. ئێمە لە داهاتووە بەڕاستی ئەبێ کۆبنەوەک بکەین لەگەڵ سەندیکای دەرمانسازانە بۆی بزانین، چکە بڕاستی زانیاریەکان هەرچەند ئێمە زانیاریمان هەبێ وەکەوان زانیاریمان نییە، بۆی بزانین سەرچاوەکانیان لەکوێ دێ، مەدخەرەکان لەکوێ دێ، بۆی بتوانین تەوحیدی سعرەکانیش بکەین. لە کەرکووک تا ئێستا کۆڵێتی کۆنتڕۆڵ نییە، هەرچەندە پرۆژەکە لە ئارادایە و زیاتر لە 160 تەواو کراوە. گرفتی دەرمانە و کاتە قوڵتر بووە کە بە بڕیاری یاساییشی نیشتیمانی ڕێگری لە هاوردەکردنی هەموو دەرمانە نەکرا کە لە هەرێمی کوردستانەوە دێنە ناوەوەی عێراق، بۆیە ڕێگای قاچاق دروست بوو بۆ هێنانە ناوەوەی دەرمان لە هەرێمی کوردستانەوە. کارۆن محەممەد کورد، ساد نیوز، کەرکووک.